پرسیارێکی زۆر گرنگە لەبەرچی هەتاوەکو ئێستا ئێمە خۆشەویستی پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵاتو وەسەلام لە دڵمان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبی ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبی زەمەنیش تەئسیری تێناکە. خۆشەویستانم پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەڵاتو وەسەلام نەبیەکی موڕسەلە، نبووەتیش وەکو عولەما دەفەرمون لەگەڵ ڕیسالەت لە دوو ڕۆوە تەماشای دەکەین. بەشی یەکەمی بەینەه وبەین الله کە لەو هەموو مەخلوقاتەی لەنەوەی ئادەمەوە تا ئاخر مەخلوقات رب العزة سبحانه وتعالى بحكمته بعظمته بقوري وبرحمته خوي سبحانه وتعالى محمد خاتم الأنبياء والرسول هل بجيردرا لويك بيك بدوا بيغمبرو كوتا بيامي أسماعيل لسدستي أو بقاتم روفايتي بشي دواميشي لبيني ما وبيني بيغمبري خوشويست عليه الصلاة والسلام كالرسول مبلغة تبليغي أو بابتاني كرك أخوي قبل سبحانه وتعالى فرماني بيكرد بوك بزي بقيني لوي بششي جاني بيغمبري خوشويست عليه الصلاة والسلام صحابي كرام تبرچيان بذاتي بيغمبري خوشويست كردوا عليه الصلاة والسلام وكو فرموداني لبخاري ولسنن داهاتوا أو كاتي كسري مباركي تادا كرد نيوي سري موكي ددا مجموعة صحابة تكا ونيوشتي دي شيء ددا مجموعة صحابة تكا لبر أوي كودا بونو وكبلي شريان لسر موي بيغمبري خوشويست ذكر عليه الصلاة والسلام. بيغمبري خوشويست مان صلى الله عليه وسلم كسيشي اعتيادي نبوة لبر أوي باختياري خواي قورا عز وجل لناو همو بيغمبر كان بخاتمي أنبياء أهل بجار لناو همو مروفاتيش أوي هل بجار إنزا خاڵی دووەم کە بابەتێکی زۆر گرنگە ئاگاداری ئەو بابەتە بین هەموو پێغەمبەرەکان کە وەفاتیان کرد معجزەی پێغەمبەرەکان لەگە پێغەمبەرەکە کۆتایی پێهات. بۆ نمونە ئێستا عیسا پێغەمبەر عەلا نەبینا وعەلەیهی سەڵاتو وەسەلام کە ڕەفع کرا بۆ ئاسمانەکان معجزەکەی کۆتایی پێهات. یاخود موسا پێغەمبەر عەلا نەبینا وعەلەیهی سەڵاتو وەسەلام دار عەسایەکەی دەستی بەدەستی موساوە دار عەسا بوو معجزە بوو بەڵام کە بەخۆی وەفاتی کرد دار عەسایەکەش بۆ دارێکی ئاسایی عادا معجزەی پێغەمبەری نەبی عەلەیهی سەڵاتو وەسەلام کە دوای وەفاتی خۆی معجزەکەی تا ڕۆژی دوای ماوە و زەمەنیش تەئسیر لە معجزەکەی پێغەمبەری ناکە کە قورئانی پیرۆزە. هەر لەبەر ئەوەشە قورئانی پیرۆز لەگەڵ ئەو حەدیثانەی کە سابتن لە پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەڵاتو وەسەلام هەردووچیان فەوقانی تاقی زەمن لە سەرونی تاقی زەمن کاریان تێناکە هەتا زەمن تێپەڕیتن ئەوەندەی دی قورئان نوێ دەبێتەوە هەتا زەمن تێپەڕیتن ئەوەندەی کە خۆشەویستی پێغەمبەری و ئەخلاقی پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەڵاتو وەسەلام نوێتر دەبێتەوە و ئاداب و فەرمانەکانی پێغەمبەری خۆشەویستمان نوێتر دەبێتەوە عەلەیهی سەڵاتو وەسەلام. ئینجا پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سەڵاتو وەسەلام یعنی وێنەیەکی زۆر عەجیبە ئەگەر بەراوردی پێ بکەین لەگە ئادەمی على نبينا وعليه الصلاة والسلام. آدم هەڵگری ئەسماء وعلم آدم الأسماء كلها. پێغەمبەری خۆشەویستیشمان هەڵگری معانیە وأوتيت جوامع الكلم واتە هەرچی ناوێک هەبوو خوای گەورە سبحانه وتعالى فێری ئادەمی کرد هەرچی معنایەکی صحیح و دروستیش هەیە لە شریعەتی پێغەمبەری خۆشەویست جێ دەبیتەوە. لێ بابە گەورە هەڵگری معنای هەڵگری ئەسماءەکانە ناوەکانە پێغەمبەری خۆشەویستیشمان عەلەیهی سەڵاتو وەسەلام خاتەمی ئەنبیاء وەڕوسوڵ هەڵگری معنایەکانە لەبەر ئەوەی پەیامەکەی پێغەمبەری ئەو پەیامەیە کە زەمن تەئسیری لێ نەکات لێ هەرچی بابەتێکت دەوێ لە ڕووی معناوە لە هێڵە گشتەکانی شریعەتی خوای گەورە سبحانه وتعالى لە پەیامی پێغەمبەری خۆشەویستمان ئیلا ئاماژەکی پێکراوە. ئەوەش بابەتێکی زۆر گرنگە سەرنجی بەڕاستانی لۆ ڕابچێشین کە بزانن قورئان قەت کۆن نابی. ئەگەم ملاحەزەتان کرد بخوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێ والشمس تجري لمستقر لها ڕۆژ دەڕوا لمستقر لها بەڵام دائما قورئانەکەی پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵاتو وەسەلام حاشیەکی تێدایە هامشەش تێدایە عەقلی بەشەری دەستە ئەو هامشەی لەبەر ئەوەی کاتی خۆی سورعەتی خۆر دیاری نەکرایە سورعەتی خۆر دەبی چەند بیتن ڕۆژ دەڕوا تەجری بەڵام سورعەتەکەی دیاری نەکردێ لەبەر ئەوەی وەحدەی قیاسی خێرایی ڕۆژ بە پێی عەقلی بەشەری دەگۆڕدرێ. ئێستا گەر لە قورئانیدا بەهات بایە ئەوەندە میلە یاخود ئەوەندە فەرسەخە یاخود ئەوەندە کیلۆمەترە ئەو کاتی خەڵکی دایانگوت کاکە ئێستا قیاسات بە سەنەی ضەوئیە بە تیشکە ئێستا لەبەرچی مەسەن لە قورئان باسی میلە ها قورئان کۆم بووە قورئان دەفەرمێ والشەمس تەجری بەڵام ئێستا کە وەحدەی قیاسی گۆڕدرایە دەبێتە خێرایی تیشک
لە هەمان ئاەت دەگونجێ کە تەشریە 1000 ساڵ بەر لە ئێستا بە چ وحدێکی قیاسیان کردبی ئێستاش بە چ وحدێکی قیاسی دەکەن پاش 1000 ساڵی دیکەش بە چ وحدەیەکی قیاسی بکەن لەگەڵ شەمس و تەجری مستەقڕین لەها هەمووی مەلامیح و نیشانە و گەورەیین لەسەر ئەوەی کە قورئانی پیرۆز ئاەتەکانی و ئیشاراتی قورئانی پیرۆز کۆن نابیتن و زەمن تەئسیری تێناکە. اینجا خاڵێکی کەش سەرنجی بەڕێستانی لۆ ڕابکێشم ئەویش بابەتێکی زۆر بە زەڕوری دەزانم کە ئاگاداری ئەو بابەتە بین هەتا عیلم پێشکەوی ئاسانتر لە قورئانی پیرۆز دەگەین ئاسانتر لە موعجیزەی پێغەمبەری خۆشەویست دەکەین عەلەیهی سەڵاتو وەسەلام. کاتی خۆی بە حکمی ئەوەی کە ڕێژەی ڕوبەری تەسلیم بوون بە قورئانی پیرۆز و ڕوبەری تەسلیم بوون بەخوای گەورە سوبحانە وتەعالا زۆر ڕوبەرێکی فراوان بوو لە دڵ و دەرونی باو باپیر و ئابا و ئەجدادی ئێمە، بەڵام لە ڕووی علمیەوە ئەوەندە پێش نەکەوت بوون ڕوبەری تەسلیم بوون ئەوان مباشەرەتەن ڕاستەوخۆ زۆر تەسلیم ئاەتەکانی قورئانی پیرۆز دەبوون. بەڵام ئێستا کە خەڵک پرسیار دەکا لەگە پێشکەوتنی علم خەڵک پرسیار دەکا لێ ئەو ئاەتانەی کە کاتی خۆی لێحاڵی بوونی بە تەسلیم بوو ئێستا لێحاڵی بوونی جگە لە تەسلیم بوونەکەی بە یەقینیشە. مەثەن ئێستا ئەگە ملاحەزەتان کردبی خوای گەورە سوبحانە وتەعالا کە باسی ئەو عەرشەی دەکات لە یەمەنەوە قال أنا آتيك به قبل أن يرتد إليك طرفك عرشێکی گەورە لە یەمەنەوە نەقل بکرێ لۆ شام دەبی چ سرعەتێک بی کاتی خۆی گەر بگوترا باە لێرەوە هەتا حەزێ احتیمالە مەثەن بە 2 ساعت و 3 ساعت بە تاری بڕۆین عەقلی خەڵکی و کاتی قبوڵی نەدەکرد، بەڵام ئێستا عەقلی خەڵکی قبوڵ دەکات لەگە پێشکەوتنی علم. ئەو کاتی ئەو ئاەتە لە ڕووی یەقینەوە لە ڕووی ئەوەشەوە کە ئەمە کەلامی خوای گەورەی تەسلیمی دەبین، بەڵام ئێستا کە جگە لەو تەسلیم بوون و یەقینەکی عقلی یەقینەکی علمیشت لە پێشاتوو کە ئاگادارە شتێک هەیە پێ دەگوترێ خێرایی تیشک. لێ خۆشەویستان بۆعدی ئێمە لەگە پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵاتو وەسەلام دووری ئێمە لەگە پێغەمبەری خۆشەویستمان ڕۆحە، دنیای ڕۆحیش کیلۆمەتر و مەتر و ئەو زۆرە بابەتانە دەوری تێدا نابینی. هەر لەبەر ئەوشە تو کەسێکت خۆش بێ ئەگەر بە خۆت لە کوردستان بی ئەویش لە کەنەدای بی دەڵێ ئەمن هەر لەگەڵتم وای پێ دەڵێ لەبەرەوەی بە دنیای ڕۆحەوە لەگەڵی. پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵاتو وەسەلام 1400 و ئەوەندە ساڵە لە هیجرەتی دوورین عەلەیهی سەڵاتو وەسەلام، بەڵام ئێمە ڕۆژانە لەگەڵی دەژین عەلەیهی سەڵاتو وەسەلام لەبەر ئەوەی مختار و مجتەبا و مستەفایە کە خوای گەورە سوبحانە وتەعالا هەڵی بژاردووە. ئەو پەیامەشی کە ڕاوانە کراوە پەیامەکە وەکو باسمان کرد کە لە سەرووی نیتاقی زەمەنە زەمەن تەئسیری تێناکە بە هیچ نەوعەکی ڕۆژێک نایە بڵێن قورئان کۆن بووە یاخود ئەحادیثەکانی پێغەمبەری خۆشەویستمان کۆن بووە، ڕۆژێک نایە بڵێن کاکە شەریعەتی پێغەمبەری خۆشەویستمان وەڵامێکی پێنیە لۆ ئەو پێشکەوتن و تەقەدمە عیلمیی کە ئەوڕۆ لە ئارادایە. دنیای ڕۆحیش وەکو باسمان کرد قیاس بە مەتر و سانتیمەتر و کیلۆمەتر ناکرێت. دنیای ڕۆح قیاس بە خۆشەویستی دەکرێت لە دنیای ڕۆح. کەسێکت خۆش بێ دڵت لەگەڵیەتی ئەگەر هەر چەندە لێت دوور بی، کەسێکی شتڕق لێ بیتەوە ئەگەر هەر چەندە لێت نزیک بی دوو مۆزەف بن لە یەک ژووری وەکە ئەنەما شاخی سەفینتان لە بینیە ئەگە سەقفێکت کۆتان بکاتەوە. بەڵام ئەو کەسێک کە لێتان دوورە نەزەمەن لێ تێدا دەخیندرێتەوە فەکەیفە بە کەسێکی وەکەوەی کە هەڵبژاردە و با بڵێن مختار و مشتەبای رب العالمینە کە خوای گەورە سوبحانه وتەعالا با خاتەم الئەنبیاء والرسل هەڵی بژاردووە. لێ هەموو هەنگاوێک لۆ یادکردنەوەی ئەو ڕۆژەی کە پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵاتو وەسەلام تێیدا لەدایک بووە، ئەو ڕۆژەی کە پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵاتو وەحی لۆ هاتووە، ئەو ڕۆژەی کە پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی سەڵاتو وەسەلام تێیدا وەفاتی کردووە و لە دوای خۆی نەک پەیامەکەی کۆتایی پێهات بەڵێ وەفاتی کرد بەڵام پەیامەکەی بەجێهێشت بەو مانایی کە لە دوای خۆ موعجزەیەکم بەجێهێشتەوە موعجزەکە زەمن کاری تێناکە. هەموو کۆڕ و مەجلیس و کۆبوونەوەیەک بەو اعتیبارە و دەخیندرێتەوە کە چ گەورە باسی گەورەی و عەزەمەتی پێغەمبەری خۆشەویستمان دەکەین عەلەیهی سەڵاتو وەسەلام. پێغەمبەری نازدارمان عەلەیهی سەڵاتو وەسەلام دوو گۆڕانکاری کردو. گۆڕانکارییان لە هزر و بیر و بۆچوون و عەقیدەی خەڵکە، گۆڕانکارییان لە دڵی خەڵکە، بەڵام گۆڕانکاری لە مێشک و عەقڵ و هزر و بیری خەڵکە قەت ئەنجام نادرێ و سەرکەوتوو نابێ ئەگەر گۆڕانکاری بەسەر دڵیان هێنی. بۆیە ئەتوانین پەیامی پێغەمبەری نازدارمان عەلەیهی سەڵاتو وەسەلام لە یەک وشەها کۆ بکەینەوە، ئەویش وشەی خۆشەویستیە. بۆ چونکە خودی ئیمان بەبێ خۆشەویستی نابێ. بۆیە تەنها خۆشەویستی ئەتوانێ گۆڕانکاری جەوهەری و بنەڕەتی بەسەر خەڵکا بێنێ.
مەجنون ڕۆژێکیان ئەدیترێ سێرەکە پێکەنێ بەدەمی سەگێکە و دەستی بەسەرا ئێنێت و گۆشتی ئەداتێ و خواردنی ئەداتێ بۆ یەکلەیان لێ کرد رأى المجنون في البيداء كلبا فجر له من الإحسان ذيلا فلاموه على ما كان منه وقالوا قد أنلت الكلب نيلا قال دعوا الملامة إن عيني رأته يوما في حي ليلة وتباشا مجنون چییە سرکە و هەموو خۆشەویستی لەگەڵ ئەو سەگا هەیە یارمەتی ئەو سەگادا چاکەی لەگەڵاکە ئەڵێ وازم لێ بێنن ڕۆژێک لە کوچە و کۆڵانی لەیلا بینیومە ئەوە خۆشەویستی وا ئەکا لە مرۆڤ ویست و ئای ئیرادەی خۆی واز لێ بێنێ تەنها ویست و ئیرادەی خۆشویستەکەی بەلایەوە گرنگ بێ کاتێ خودات خۆشەوێ هیچ شتێک ناکەی ئەگەر خوددا پێی ناخۆش بێ ئەوە خۆشەویستی وای کردووە لەو مرۆڤانە ئێستا ئەگەر بڵێن بەربەڵاوترین ناو ئەگەر پرسیارەکە لێوە بکەم بەربەڵاوترین ناو لە جیهانە ناوی کێ بەدەنگ محەممەد صلى الله عليه وسلم پرسیاری دووەم ئەگەر بوترێ کێ لە هەموو مرۆڤەکانی دیکە ستایش و سەنا ئەکرێ بە بەردەوام ڕۆژانە و شەوانە کێ صلى الله عليه وسلم ئەوە تەنها کێیە بە هەموو زمانەکان ستایشەکرێ تەنها ئەوە عليه الصلاة والسلام دوای خوا باسی بوونەوەرەکەی باشە ئەوە تەنها کێیە کاتێ ناوی ئەبرێ زۆربەی خەڵک بە خوڕەم فرمێز لە چاوی ئەبارێ حاڵی لێت تەنها ناوی ئەو محەممەدی عليه الصلاة والسلام باشە مەچی گەورەیەکە لەبەر چی لەبەرەوەی پێغەمبەری نازدارمان عليه الصلاة والسلام جیلێکی گەورە کرد لە بری فەلسەفەی ڕق فەلسەفەی خۆشەویستی چاند لە بری فەلسەفەی ڕق خۆشەویستی چاند بۆیە خانمە کاتۆلیکیەک کە چەند کتێبی هەیە لەسەر پێغەمبەر عليه الصلاة والسلام خۆی مەسیحی بوازنێ مەسیحی شێناوە اینجا دوای ئەوە تقریبا 3 کتێبی لەسەر پێغەمبەر داناوە عليه الصلاة والسلام چەندها گرتە ڤیدیۆی شێباسی پێغەمبەرەکە عليه الصلاة والسلام کتێبێکیشان هەیە پێغەمبەر محەممەد پێغەمبەرێکە بۆ ئەم زەمانە سبحان الله باشە ئەڵێ محەممەد بەڕاستی کە ئەنەما پێغەمبەری ئەم زەمانە ئەزانی ئەڵێ چی ئێمەی مسلمان تا ئێستا پێغەمبەرمانوانە ناسیوە عليه الصلاة والسلام ئەفەرمێ ئەو خانمە ئەڵێ یەک فەرمایشتی ئەو محەممەدە ئەتوانێ گشت کێشەکانی جیهان چارە بکە یەک فەرمایشتی ئەزانن چ فەرمایشتێکێتی ئەویش پەیامی خۆشەویستەکەیەتی ئەفەرمێ ئەمە یاسایەکی زێڕینە بەڕاستی یاسای ئاڵتونیمانە القاعدة الذهبية القانون الذهبي لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه اینجا ئاگاتان لێبێ لێرەدا ئەخ دوو معنای هەیە هەر لە دەستەواژی قورئانە بەداخەوە هەندێ مامۆستا ینی معنە قورئانیەکان زوڵم لە معنە قورئانیەکانەکەن کورتیەکەنەوە لە دیدی قورئانە حتا پێشەوەی باسی فەرمایشت بکەی باسی سەحابە بکەی لە دیدی قورئانە برایەتی دوو جۆر برایەتیمان هەیە برایەتی نەسەب و ڕەچەڵەک ئەوە هەرچی کافر و مشریکیشە برای ئێمە لە نەسەبە هەمومان ئەولادی ئادەمی بۆی خودای گەورە فەرمێ وإلى عاد أخاهم هودا وإلى ثمود أخاهم صالحا وإلى مدين أخاهم شعيبا وإخوان لوط إثباتی أخوەتی کردووە نەیوتوانە برایەوەنی باشە بەڵام برایەتی دینی کێ برامانە فإن تابوا وأقاموا الصلاة وآتوا الزكاة فإخوانكم فەرمێ لە دینە جارانشی برای ئێمە بوون بەڵام ئێستا برای ئیمانیشمانن اینجا گوێ بگرە پێغەمبەری نازدارمان عليه الصلاة والسلام ئەوە فێرمانەکە هەر کەسێک کەسی خۆشویست ئیتر هەمیشە خەیاڵی لای ڕەزامەندی خۆشەویستەکەیەتی دائیمەن بیرەکاتەوە ئەترسێ دڵی خۆشەویستەکەی بڕەنجێنێ وای لێت گفتاری ڕەفتاری جلوبەرگی شێوازی قسەکردنی شێوازی پێکەنینی وەکو ئەو بێ پرسیارێکی دەکەتان لێکم ئەرێ ئەوە کێ ژیانی هەمووی تۆمار کرابێ
هەر لە پێکەنینیەوە، هەر لە بێدەنگیەوە، هەر لە نووسنیەوە، هەر لە هەستانەوەیەوە، هەر لە دانیشتنیەوە، هەر لە تووڕەبوونیەوە، هەر لە زەواجیەوە، هەر لە کۆچکردنیەوە، هەر لە مامەڵەکردنیەوە، لە هەموو بوارێکی ژیانیا، لە هەموو چەمکێکی ژیانیا نهێنی نییە، هەمووی تۆمار کراوە. ئەوە کێ؟ عەلەیهی السەڵات وەسەلام. ئەوە کێ زانایان و عارفان ئەوەندە عاشقی بوون چون وردەکاری ژیانیان تۆمار کردووە لە بەرەوەی پێکەنینیشان وەکو پێکەنینی ئەو وابێ. ئەها جاری وایە یاریزانێک خەڵق خۆشێوێ ئەڵێ تیشێرتەکەی بەست ها تیشێرتەکەم بەرێ، قەڵەمێکی ئەو بە دیاری هەڵیەگرێ خۆشێوێ، ئەڵێ تەوقیعێکم بۆ بکە، تەوقیعێکم بۆ بکە. ئەمە چی گەورەیەکە؟ ئێمە وەمان لێ هاتووە حەزەکەین هەموو چرکە ساتێکی ژیانمان وەکو ئەو پێغەمبەرە بێ عەلەیهی الصلاة والسلام. اینجا گوێ بگرن، کاتێک ئافرەتێک جاریەک کاتێ پێغەمبەری نازارمان عەلەیهی الصلاة والسلام بە سەلامەت ئەگەڕێتەوە لای پێغەمبەر، ئەگەڕێتەوە مەدینە، جاریەک کەنیزەیەکی ڕەشتاڵ ڕێ لە پێغەمبەر ئەگرێ، ئەڵێ یا ڕەسوول الله من نەزرم کردبوو ئەگەر خوای گەورە تۆ بە سەلامەت بگێڕمەوە لە تەنیشت تا دەف لێ بدەم لە خۆشییانە. فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوفی بنەذرکی، دەفی خۆت لێدە. ئەوە چی گەورەیەکە؟ خانمێک ئەنساری سێرە کابی سێت هەنێ سەحابە شەهید کراوە، ئەڕواتە مەیدانی جەنگ هەواڵی پێغەمبەرە پرسێ، ئەڵێن براکەت شەهید کرا، ئەڵێ حەقم نییە براکەم، پێغەمبەر چی لێ هات؟ اینجا ڕۆژت وتیان مێردەکەت شەهید کرا، وتی مێردم کەیفی خۆیەتی، پێغەمبەر کووە؟ وتیان پێغەمبەر سەلامەتە، وتی وازم لێبێنن با لە دوورەوە بیبینم. هەل لە دوورەوە چاوی بە سیمای نورینی پێغەمبەرەکەوێ عەلەیهی السەڵات وەسەلام فەرمێ كل مصيبة بعدك يا رسول الله جلاله. چی وای لێ کردووە؟ بەس پێم بڵێن ئەم خۆشەویستیە باشە چۆن توانی خۆشەویستی خۆی بچەسپێنە لە دڵی خەڵکە؟ ئەوە خۆی نەیتوانی، ئەوە رب العالمین بۆی کرد. فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. زاننا فەرموون ئەوەندە میهرەبان بووە، خۆ ئەگەر وا میهرەبان نەبوایە خەڵکی لێی دوورە کەوتنەوە. کێ نزیکترین کەس لە پێغەمبەرەوە کێ عەلەیهی السەڵات وەسەلام؟ کێ نزیکترین کەسە لە پێغەمبەرەوە لە هەواڵەکان؟ ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ. پێغەمبەر ئەگەر توندڕەو بوایە، ئەگەر زمانی زبر بوایە، ئەگەر پەیامی خۆشەویستی نەبوایە، پەیامی میهرەبانی نەبوایە، یەکەم کەس ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی لێ هەڵاتن، نەک ئیمان لاوازەکان، ئەوانەی نزیکن لێەوە، کەواتە پەیامی خۆشەویستی و پەیامی میهرەبانی واکا لەو خەڵکە ئەوەندە نزیک ببنەوە خۆیان بکەنە قوربان. ئێسەش خۆی مە پێغەمبەرمان نەبینێ، یا ڕەبی خوایە مەحروممان نەکەی لە دیداری خۆشەویستت، یا ڕەبی هەر لە دونیادا لە خەودا، یا ڕەبی شیرینە خەوێکمان پێ خەڵات کەی بە دیداری بگەین، یا ڕەبی لە ئاخرەتیشتا مەحروممان نەکەی، یا ڕەب العالەمین، یا ڕەبی بمانگێڕی لە نزیکانی یەکێ لە هاوڵەکانی نەکی ئێمە هەر نێشمان بینیوە ئەوەندە دوورین لە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. یەکێ لە هاوڵەکان ئەگەڕێتەوە بۆ لای پێغەمبەر چای پڕ لە فرمێسکە، ئەڵێ یا ڕەسوول الله من کاتێ لای تۆ بم دڵم ئاسوودە بێ، هەر ئەوەندە ئەگەڕێمەوە ماڵەوە حاڵم وێرانە بێ، تەحەموڵ ناکەم، شەوقم گرێ نازانم چی بکەم، پەلە واز لە ماڵ و مناڵێنم ئێمە بۆ لای تۆ، هەر ئەوەندە ئەدبینم ئاسوودە بم، بەڵام من غەمی ئەمەم نییە، لە ماڵ و بێتاقەتم هەم ئەگەڕێمەوە یەکسەر بۆ لای تۆ، غەمی ئەوەمە بچینە بەهەشتەوە، تۆ لە فیردەوسای لەگەڵ پێغەمبەران و چاکان و سدیقینە، خۆشگوزارانی خۆت سەرقاڵی ئەوانی، منێکی داماویش ئەگەر بچمە بەهەشتەوە لە کونجێکە لە خوارەوە ئیتر ترسم بە دیدار شاد نەبم. لەو کاتەیە ئەو ئایەتەی سوورەتی نیسا هاتە خوارەوە، ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. أوانا يرايلي الله بيغمركين عليه الصلاة والسلام، أوانا خواي گەورە لەگەڵ ئەو کەسانە حەشریانەکات و کوێنەکاتەوە کە نیعمەتی خۆی بەسەرا ڕشتوون لە پێغەمبەران و صدیقین و شوهەدا و صالحین، چاکترین ڕەفیقایەتی ئەوانە. ئەنەسی کوڕی مالیکە فەرمێ دوای ئیسلام، دوای ئیعلانکردنی پێغەمبەرایەتی عەلەیهی السەڵات وەسەلام، موسڵمانان
بە هیچ کاتێک ئەوەندەی ئەو کاتە دڵیان خۆش نەبووە ئەو ئاتە ئەوە دڵی خۆش کردبوون ئەوەندە دڵی خۆش کردبوون. خۆشەویستان ئێوەش چی پاڵی پێوە ناون بێن لەم کۆڕەدا کۆ ببنەوە ئەگەر خۆشەویستی خوا و پێغەمبەر نەبێت چی کۆی کردوونەتەوە. بۆیە دڵتان خۆش بێ دڵتان خۆش بێ. ئێمە لە سەدەیەک ئاژین سەدەی تاریکستانە هەمووی ئاتاجی نووری ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام. لە زەمانێک ئاژین تەسەوڕکەن ئەمە مبالغە نییە ئەمە واقع تەنها ئەم ئوممەتە خوا ناسێ دیدی هەرچی ئوممەتەکانە بۆ خوا دیدێکی سەقەت و خوار و خێچە. سێری مەسیحەکانەکەی تا ئێسش مەتەڵێکیان هەیە خۆشیان لێ تێناگەن. مەسیح باوک کوڕ ڕۆحی قودس سیانە ئەم سیانە یەکە چۆن سیانە ئەرێ مەسیح کوڕی خوایان باوکەکەیە باشیان هەر دووکیانە. ڕۆحی قودس چییە؟ مەتەڵێکە تا ئێستا لێ تێناگەن. سێری جووەکەی ئەڵێ خودای ئیسرائیل ڕۆ سێری کتابی مقدسیانەکەی پڕ لە خوێنە کتێبی لێوان لێو لە خوێنە لە جینۆسایدا لە فەلسەفەی ڕقا باشە کەچی یەتەنها ئوممەتێک ناوی خوێت حەقیقەتی خودا نزیک بێتەوە لێی تەنها ئەم ئوممەتەیە. چ ئوممەتێک ئەوەندە یادی ئەڵڵا کاجگەم ئوممەتە پێم بڵێن کێ فێری کردین؟ ئەو پێغەمبەرە فێری کردین عەلەیهی سەڵات وەسەلام. ئەها لە هەموو چرکە ساتێکی تەمەنمانە ناوی ئەڵڵا ناوی پێغەمبەر ئێنین عەلەیهی سەڵات وەسەلام. زیکرمان بۆ دانراوە بۆ هەموو حاڵەتێکی ژیانمان کاتێ ئەتەوێ ئاو بخۆیتەوە پێشەوی ئاو بخۆیتەوە زیکرێکەکەی کاتێ ئاوت خواردەوە زیکرێکەکەی خواردن نەخۆی زیکرێکەکەی خواردن خواردەوە زیکرێکەکەی ئەگەر یادی خوارد لە بیر چوو لە ناوەڕاستە زیکرەکەکەی ئەگەر بتێ کۆچ بکەی زیکرەکەی ئەگەر بگەڕێیتەوە زیکرەکەی ئەگەر بەسەر بەرزایەکا بڕۆی زیکرەکەی ئەگەر بیتە خوارەوە زیکرەکەی ئەگەر هاوسەرگیری بکەی زیکرەکەی ئەگەر سەردانی نەخۆشیە بکەی زیکرەکەی ئەگەر دەست بە خوێندن بکەی زیکرەکەی ئەگەر نوێژ بکەی زیکرەکەی نوێژت کۆتایی پێێنە زیکرەکەی ئەچیتە حەج ماڵی خوا زیکرەکەی حەجت تەواو کرد زیکرەکەی شەونێژ زیکرەکەی تیدا هەموو چرکە ساتی ژیانمان پڕ بووە لە زیکر بووی هەمومان قەرزاری ئەو پێغەمبەرە نازدارین عەلەیهی ئەسسەلات وەسسەلام. کۆتایی پەیامم کە هەر وتم پەیامی خۆشەویستیە بە یەک قسە کۆتایی ئێنەم ئەویش خۆشەویستی ئەو پێغەمبەرەی عەلەیهی سەڵات وەسسەلام بۆمان. ئێوە کە ئێستا لە بەروی نزیک ببنەوە لە پێغەمبەر هاتوونەتە ئەم کۆڕ وەسیەتێکی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وەسسەلام توخوا بە گوێی دڵ گوێ بۆ من نا گوێ بۆ پێغەمبەر بگرن عەلەیهی سەڵات وەسسەلام دەنگی منە بەڵام فەرمایشتەکە فەرمایشتی ئەو شیرینەیە عەلەیهی سەڵات وەسسەلام ئەفەرمێ إن من أحبكم إلي وأقربكم مني مجلسا يوم القيامة چی؟ ئەفەرمێ خۆشەویستترین کەستان لای من نزیکترین کەستان لە کۆڕ و مەجلیسی منە کێ؟ ها؟ ئەحاسینەکم ئەخلاقا کامەتان لە هەمووی ڕەوشتی جوانترە ها؟ بۆیە پێم وتن پەیامی خۆشەویستیە پەیامی میهرەبانیە ڕەوشتت چاکە ئاخر ئێستا بەڕاستی لێتان ناشارمەوە ئێمە باسی ئەخلاقەکەین بەداخەوە زۆر جار بە بێئەخلاقی باسی پاک و تەمیزیەکەین بە پیسوۆخڵی جاری وای وتارە دەین باسی نەرمونیانی بە هاوارکردن باسی ئاشتیەکەی بە تووڕەیی سەری گوناهباران کە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام چەند نزیک بوون چۆن پێغەمبەری نازدارمان عەلەیهی سەڵات وەسسەلام میهرەبان و خۆشەویستی نواندووە لەگەڵ گوناهبارانە کابرایەک هەبوو لە سەحیح بوخاریە هاتووە چەند جار لەسەر مەشروب خواردنەوە دارکاری کراوە چەند جار هێناویانە ئیعترافی کردووە و دارکاری کراوە باشە هەر گەڕاوەتەوە سەر مەشروبەکەی باشە ڕۆژێکیانی هێنن دارکاری بکەن یەکێک لە هاوڵەکان ئەڵێ چی ئەڵێ باشە شەرم ناکەی حەیای خۆت برد ئەوە چەند جار تۆ هێنە لەسەر مەشروب ئەدێنە دارکاری تەکەن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ وامەڵێ ئەوەی من بیناسم خوا و پێغەمبەری خۆشەوێ الله عارەخۆرە خوای پێغەمبەری خۆشەوێ بەڵام بەشەرە لاوازە بێ تووشی گوناهە بێ ئەزانی خۆشەویستەکەی بۆ پێغەمبەر گەشتووە چاستێک ئەیزانی هەرچی کەسە غەمەداتە دڵی پێغەمبەر
ئەوە جوولەکە غەمەدا ئەخاتە دڵی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام منافقەکان غەمیە دەنێ مسلمان غەمیە داتێ ئەوە هەژارە غەمیە داتێ ئەوە نەدارە غەمیە داتێ ئەوە کەسێک نەخۆشە پێغەمبەر دڵی تەنگە بێ کاتێ ئەبینێ مسلمانێ هەژارە دڵی بۆی تەنگە بێ کاتێ ئەبینێ نەدارە دڵی بۆی تەنگە بێ کاتێ ئەبینێ کافرێک بە کافری سەر ئەنێتەوە پێغەمبەر بۆیە گری دڵی بۆی تەنگە بێ دڵی ناڕەحەتە بێ بۆی هەموو ژیانی هەموو غەم بوو غەم بۆیە لە صحیح مسلمە هاتووە پرسیار کرا لە دایکی بڕواداران عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئایا پێغەمبەری نازدارمان عەلەیهی سەڵات وسەلام بە دانیشتنەوە نوێژی کردووە وەڵڵاهی وشەکەونە گەورەیە من ناتوانم بڵێم باشە عەرەبیەکەی ئەوەنە گەورەیە نەسەختە جورئەت ناکەم ێستا بۆتان بڵێم ئەڵێ با تۆزێ سووکی کەین ئەفەرمێ بەڵێ ئەو کاتێک کە خەڵک مانوویان کرد زۆر مانوو باشە ئەو لەشە گەورە ئەو خاوەن هیممەتە ئەو پیریان کرد پیر نەبوو پیر کرا ئەو نەغەمی پیشاندرا بوو ئەوەنە دڵی میهرەبان بوو بۆ مێرو لێ غەمی خوارد باشە بۆیە ئەو سەحابیە کە چەند جار لەسەر مەشروب هێناویانە بۆ کۆڕ و مەجلیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئیشی ئەوە بوو ئەچوو سوعبەتی لەگەڵ پێغەمبەرا کرد گاڵتەیە کرد لەگەڵ پێغەمبەرە بە زۆر لەبەرەوە پێغەمبەر پێ بکەنێ عەلەیهی سەڵات وسەلام ما علمت إنه يحب الله ورسوله وي من بزانم أو الله ورسولي خوشه يا ربي خوايا بخاطرنا وجوانا كان بخاطري اسمي عظمه يا ربي تاك تاك لئمه بخوش وستاني خوتو بيغمرك بجميري يا ربي لم كورنتشي ندرو إلى همو جناها كان من هالوري به يا ربي توي خوش وستي خوتو بيغمران وشاكان وباكانا لدلمانا برويني يا رب العالمين يا ربي دلمان ويرانيا پێویستی بە ئاتاج و پێویست و بە ئاتاجی نوری نبووەتە یا ربی دڵمان ڕووناکە یا رب العالمین آمين والحمد لله رب العالمين